شيء يقال إذا خشى اگر دكتور من ها يودون هويد السيسان في جناسان عمل مشغلتي كوشانا بيرو برواي قاسم له بيرو برواي قاسم له درسي خبات وجيانا درسي خبات وجيانا شهيد دكتور قاسم له شهيد دكتور قاسم له شهيد دكتور قاسم له شهيد دكتور قاسم له لا مريزانا وجيرمان بريزانا وجيرمان درس بنرخة كانت درس بنرخة كانت الناس نوالا بيرمان الناس نوالا بيرمان شهيد دكتور قاسم له شهيد دكتور قاسم له شهيد دكتور قاسم له شهيد دكتور قاسم له رقاد ريجيها هيقاتلي جاي هيا آزادي وخد مختاري آزادي وخد مختاري آمازي برزيمة آمانجي برزيمة قاسم له 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 رابري زانا وجيرمان بريزانا وجيرمان درس بنرخة كانت درس بنرخة كانت الناس نوالا بيرمان الناس نوالا بيرمان هزار صلاة ولجانت هزار صلاة كانت هزار صلاة ولجانت هزار صلاة كانت سرداري ديمقراسي سرداري ديمقراسي بهولو تيكو شانت أحاولوا تيكو شانت بهولو تيكو شانت أحاولوا تيكو شانت كردت بدنيا ناسي كل البدن يا ناسي خير سوري قاسم له ويني سوري قاسم له خير سوري قاسم له ويني سوري قاسم له مشغلي تيكو شانا مشغلي تيكو شانا بيرو برواي قاسم له بيرو برواي قاسم له بيرو برواي قاسم له بيرو برواي قاسم له درسي خبات وجانا درسي خبات وجيانا بيور جناية كشتار بشي ترسنو كان في شيء ترسل ركوانا آزادي وديمقراسي آزادي وديمقراسي آزادي وديمقراسي آزادي وديمقراسي ما في رواي قلمانا ما في رواي قلمانا حتى كردك بمانه حتى كردك بميني حتى كردك بمانه حتى كردك بميني قاسم له هردمانه قاسم له هردميني حتى كردك بمانه حتى كردك بميني حتى كردك بمانه حتى كردك بميني قاسم له هردمانه قاسم له هردميني Först istället högt lite. Han fick sig sätta först i det. Och det är trång på det. Jag men det var så att chipka. قاسم له 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 رقاد ريجيها قاتلي جاي هيا قاسم له 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 رقاد ريجيها قاتلي جاي هيا قاسم له فيارة كردين قاسم له فير كردي قاسم له فيارة كردين قاسم له فير كردي راي شهيدان ببيوي اي شهيدان بفيري لتيكو شان نوستين لتيكو شان نوستي آزادي ودي بيني آزادي ودي بيني قاسم له 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 بخواني سورة نوسيد بخيني سورة نيوسي بخواني سورة نوسيد بخيني سورة نيوسي تيكو شان تاسر كوتن تيكو شان تاسر كوتن قاسم له 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 بخواني سورة نوسيد بخيني سورة نيوسي تاسر كوتن نوستن تاسر كوتن نوستن قاسم له قاسم له قاسم له قاسم له بخواني سورة نوسيد بخيني سورة نيوسي تاسر كوتن نوستن تاسر كوتن نوستن
شهيد دكتور قاسم لو شهيد دكتور قاسم لو شهيد دكتور قاسم لو شهيد دكتور قاسم لو ريبري زانا وجيرمان ريبري زانا وجيرمان درس بنرخ كانت درس بنرخ كانت قد ناس ولا بيرمان قد ناس ولا بيرمان خواني سوري قاسم لو ويني سوري قاسم لو خواني سوري قاسم لو ويني سوري قاسم لو مشغلي تيكوشانا مشغلي تيكوشانا بيرو برواي قاسم لو بيرو برواي قاسم لو درسي خبات وجانا درسي خبات وجانا ترور جناية كشتار ترور جناية كشتار بشي ترسنو كان آزادي وديمقراسي آزادي وديمقراسي ما في رواي قلمانا
چەند ساتێک بێدەنگی بۆ ڕێزگرتن لە گیانی پاکی شەهیدانی کوردستان و تازەترین شەهیدانی حیزبەکەمان. ڕۆحیان شاد و ڕێگای خەباتیان پڕێبوار بێ. ئەو کاتەی دکتۆر قاسملوو شەهید دەبێ شێرکۆ بێ کەسی شاهیر لە هۆنراوەیەکدا هەستی خۆی بۆ دکتۆر قاسملوو ئاوا دەردەبڕێ. لە ماڵەکانماندا قاسملوو جوانترین درەختی عەوشەیە و نازدارترین گوڵدان و ئینجانەیە و پاکترین شوشەی پەنجەرەیە و یەکەمین ڕەفەی کتێبخانەیە و قوڵینەی نانە قەڵەمدان و پەرداخە گڕ و گاڵی منداڵەکانمانە قاسملوو. هەموو ساڵێ لەم ڕۆژەدا ئەگەڕێتەوە ژوورەکانمان، ئەبێتەوە بە هەتاوی بەرهەیوان بە پەپوو لە پایزە و دێتەوە سەر پێخەفەکانمان، وەلی کە دێتەوە بەدەستی بەتاڵ نایەتەوە قاسملوو. ئەو لەگەڵ خۆیدا بە باوەش تریفە دێنێتەوە، شەحری سەوز بەدەستەوە و سنگی ئەبێتە پورەی هەنگ و هەنگوین لە قسەیدا و بەسەر هەژاراندا ماڵ بە ماڵی بەخشێتەوە. ئەو هەروە خۆی نایەتەوە، ئەو هەروە خۆی تەنیا ناگەڕێتەوە، بە ئاوەڵی شەفەق لەبێ ناگەڕێتەوە، لەگەڵ نەورەسی سپیدا نەبێ ناگەڕێتەوە، لەگەڵ هۆرەی دوا شەهیددا نەبێ ناگەڕێتەوە، ئەو هەروە خۆی تەنیا ناگەڕێتەوە. بەڕێزان، بەشدارانی ڕۆژی 22 پوشپەر 34 ساڵ وەگەڕی شەهیدانی وێن. ئێستاش پەیامی ناوەندی بەڕێوەبەری حیزبی دەموکراتی کوردستانی ئێران لە یادی 34 ساڵەی تیرۆری دکتۆر قاسملوو هاوڕێیانیدا بە زمانی کوردی لەلایەن کاک دیار مەولایی دەخوێنرێتەوە. تکایە با بفەرمون. پەیامی ناوەندی بەڕێوەبەری حیزبی دموکراتی کوردستانی ئێران
ببوونەی 34 ساڵەی ترۆری دکتۆر قاسملو هاوڕێیانی زیاتر لە 3 دەیەیە مانگی پوشبەر بۆ حزبی دموکراتی کوردستانی ئێران و نەتەوەی کورد و بیرهێنەرەوەی ڕووداوێکی تاڵ و بەژانە لە 22 پوشبەری 13 جوڵای 1989 دکتور عبدالرحمن قاسملو سکرتێری گشتی حزبی دموکرات و هاوڕێ عەبدوڵڵا قادری ئازار نوونەری حزب لە دەرەوەی وڵات بەدەستی نێردراوانی ڕێژیمی تروریستی کۆماری ئیسلامی ئێران لە شاری ڤیان شەهید کران. ئەم ساڵ لە هەلومەرجێکی تایبەتدا یادی ئەم ترۆرە و کەسایەتی و باوەڕەکانی دکتور قاسملو سکرتێری گشتی حزبی دموکرات و ڕێبەری دیاری خەباتی نەتەوەی و شۆڕەشگێرانەکەی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان دەکەینەوە. کۆتاییەکانی خەرمانانی ساڵی ڕابردوو دوای ئەوەی گەشتی بنێ و ئێرشادی ڕێژیمی ئاخوندی لە تاران گیانی ژینا ئەمینی کیژە کوردێکی لاوی سەرقزی ئەستان کۆمەلگای ئێران پێنایە قۆناغێکی نوێ و بێوێنە لە بەربەرەکانی و ڕاپەرین دەژی ڕێژیمی دەسەڵاتداری ئێران کوشتنی ژینا کە دەرێژەی دەیان و سەدان تاوانی تری لەم چەشنە بەخۆی دام و دەستگا سەرکوتکەری کۆماری ئیسلامی ئێرانەوە بووە چەخماخەی سەرهەڵدانی خۆپێشاندان و ڕاپەرینی جەماوەری لە سەقز و شارەکانی تری کوردستان. ئەم ڕاپەرینە کە بە دروشمی ژیان ئازادی دەستی پێ کرد زۆر زوو تاران و زۆربەی پارێزگا و هەرێمە نەتەوەیەکانی دیکەی گرتەوە. زۆربوونی ژمارەی ئەم شار و پارێزگایانە بوونە گۆڕەپانی ڕاپەرین بەردەوامی چەندین مانگەی ئەم ڕاپەرینە بەشداری بەربڵاو و بەرینی چین و تۆجەکانی خەڵک و دروشمی ڕاشکاوانەیان بۆ ڕۆخانی ڕێژیم بوونی ژنان لە ڕێزی پێشەوەی خۆپێشاندانەکان و بوێریان لە توور هەڵدانی حیجابی زۆرەملی بەشک لەم ئاماژانە بوون کە ئەم ڕاپەرینە سەرانسەریە بناونیشانێکی شۆڕشێکی بەربڵاوی وەک شۆڕشی ژینا بناسرێتەوە. شۆڕشی ژینا زۆرترین نیگەرانی و ترس لە ڕووخانی خستە هەناوی سەرانی کۆماری ئیسلامیەوە هەر بۆ یەک کۆمەڵگای ڕۆژهەڵات و شارەکانی کوردستان کە چەقی هەڵگیرسان و یەک لە ناوەندە سەرەکیەکانی بەردەوامی ئەم شۆڕشە بوون ڕوبەرووی پەلامار و دڕندەیی هێزە سەرکوتکەرەکانی ئەم ڕەژیمە بوونەوە. دەستپێکی ئەم پەلامارانە هێرشی موشکی و هێرش بە درۆن بۆ سەر بنکەکان و کەمپی بنەماڵەکانی سەر بە حزب و ڕێکخراوە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لە قۆڵایی خاکی هەرێمی کوردستاندا بوو. چونکە کوردستان هەروە سەنگەری لەگی نەهاتووە و بزوتنەوەی نەتەوەی و شۆڕشگێرانەکەی و خەڵکە خەباتکارەکەی هەروە لەسەر پێ و چەقلی چاوی کۆماری ئیسلامی ئێرانن. لە یەک ساڵی ڕابردوودا ناو باوەڕەکانی دکتۆر قاسملو لە هەموو کار زیاتر لە گۆڕەپانی سیاسی کوردستان و لە نێو جەرگەی ڕووداوەکاندا درەوشایەوە. بەدەگمەن خۆپێشاندان هات لەسەر شەقام و کوبنەوەیەکی جەماوەری ڕاپەریوی خەڵکی کوردستان هەبوو کە دروشمی قاسملو ڕێگا درێژەی هەیەی تێدا نەدرابێ و دووپات نەبوو بێتەوە. وتەکانی ئەم ڕێبەرە لە پەیوەندی لەگەڵ ویست و خواستەکانی خەڵکی کوردستان و ڕەوایی خەبات و خۆراگیریان هەروەها ڕەوانگە و بچوونەکانی لەبارەی سەرەڕووی دژە خەڵکی و دژە مرۆڤی بوونی نیوەڕۆکی ڕێژیمی کۆماری ئیسلامی هاندەر و ڕێنشاندەری خەڵکی ڕاپەری و لە جۆشتانی یەکگرتووی ڕێزەکانیان و ڕاوەستانیان لە بەرامبەر دوژمنانی ماف و ئازادیەکانیان دەبووە. ناستینی قوڵی سیاسی ئەزمون ڕەوانگەکان و بچوونەکانی دکتۆر قاسملو لەم ماوەیەدا هەروەها ڕێنوێن و یارمەتیدەری ڕێبەری حزبی دموکراتی کوردستانی ئێران لە ڕوبرووبوونەوە لەگەڵ ڕووداوەکانی شۆڕشی ژینا و هەڵوێستگرتن لە ئاستیاندا بوون. حزبی دموکرات چه پەیوەندی لەگەڵ پشتیوانی و ڕێنوێنی خەڵکی خەباتی خەڵکەکەمان لە نیوخۆی وڵاتدا چ لە دیالۆگ و هاوکاری لەگەڵ ئۆپۆزیسیۆنی ئێرانی دەرەوەی وڵاتدا ڕەوانگە دروستەکانی ئەم ڕێبەرە لێهاتووەی خۆی فەرامۆش نەکردووە و کردوونی بەچرای ڕێگای تێکۆشانی. لە کاتێکدا یادی 34 ساڵەی دکتۆر قاسملو و هاوڕێ عەبدوڵڵای قادری ئازار دەکەینەوە کە کەیسی ئەم ترۆرە بەداخەوە هەروە بەداخراوی ماوەتەوە. سەودای نهێنی 34 ساڵ لە مەوبەری حکوومەتی ئەو کاتەی ئۆتریش
لەگەڵ ڕێژیمی تروریستی ئێران لەسەر کەیسی تروری دکتۆر قاسملو ڕێکخۆشکەر و هاندەری ئەم ڕێژیمە بۆ بەردەوامی لەسەر تروری نایارانی لە ئەوروپا و وڵاتانی تر بوو. مێژووی پەیوەندیەکانی وڵاتانی ڕۆژئاوا و کۆماری ئیسلامی پرە لەم ڕاستیە کە هەرکە دارگاکان و ناوەندە سیاسیەکانی وڵاتانی ڕۆژئاوا بجددی و لێبراوانە لەگەڵ کردەوە و پیلانە تروریستەکانی ئەم ڕێژیمە لەسەر خاکی خۆیان ڕوبرو بوونەتەوە، دەسەڵاتدارانی تروریزمی ئێران ناچار بە دواخستنی پیلانەکانیان بوون. بەڵام ئەو کاتانەی ڕۆژئاوا بە نەرمی لەگەڵیان جۆڵاوەتەوە، کۆماری ئیسلامی بە شیوەیەکی بەرفراوانتر و ڕاشکاوانە لە نێو جەرگەی وڵاتانی ڕۆژئاواییدا دەستی بۆ ترور و ڕەفاندن بردووە. یا لە نیوخۆی ئێراندا هەوڵاتیانی ڕۆژئاوایی بە بارمەتە گرتوون. لە مانگەکانی ڕابردوودا شایەتی ئیدامی ژمارەیەک چالاکی سیاسی ئێرانی بوون کە ڕێژیمی تروریستی ئێران لە دەرەوەی سنوورەکان ڕەفاندوو بوونی. وڵاتانی ڕۆژئاوا نەک هەر دشکردەوە و هەلبێستی شیاویان لە ئاست ئەم تاوانە نەبوو، ژمارەیەک لە دیپلۆمات تروریستەکانی ئەم ڕێژیمەشیان کە لە دارگاکانی خۆیاندا سەبارەت بە ئەنجامدانی تروریستی مەحکوم ببوون، بە دوای ڕێکەوتن و سات و سەودایەکە نهێنی لەگەڵ کاران بەڕەوا و ڕەوانەی ئێرانیان کردەوە. داوا و چاوەڕوانیەکانی نەتەوەکانی سەر جۆغرافیای ئێران لە دەوڵەتانی ڕۆژئاوا لەبەرەی بایکوتی ئەم ڕێژیمەوە شاراوە نین. ئەم چاوەڕوانیە خۆی ڕێپێوان و بتینگەکەیان هەزار کەسیەکان لە پایتەختی وڵاتانی جیهان بە ئاگاداری میێڕای گشتی وڵاتانی ڕۆژئاوا گەیشتون. حزبی دموکراتی کوردستانی ئێران هەر چەشنە ڕێککەوتن و ساتە سەودای نهێنی وڵاتانی ڕۆژئاوایی لەگەڵ ڕێژیمی تروریستی کۆماری ئیسلامی بە مەبەستی چاوپوشی لە کردەوە تروریستەکانی و بەرنامە ناوکیەکەی و هەروەها زەوت و سەرکوتی مافەکانی مرۆڤ بە توندی مەحکوم دەکات. باژدان بە ڕێژیمێک کە ڕەوایی نەماوە و بزەب لە سەرکوتی هەمەلایەنە ڕووخانی خۆی وەدواخستووە، هەر تەنیا خەیانەت بە شۆڕشە سەراسەریەکەیان نییە، بەڵکو چاوڕقاندنە لە ئاست دەستیوەردان و هەرەشەکانی ئەم ڕێژیمە بۆ سەر وڵاتانی ناوچە و گێرکردنە لە دەستپێکەڵکردنی کۆماری ئیسلامی لەگەڵ رووسیا بۆ داگیرکردن و کوژداری خەڵکی ئۆکراین. مەیداندان بە یاخیگەری و تروریزمی دەوڵەتی و نادیدەگرتنی ڕێژوونە نێودەوڵەتیەکان لەلایەن ئەم ڕێژیمەوە و زۆر ناخەیەن دووکەلی ئەم جورە سیاسەتکردنە دەچێتە جاوی خودی ئەم وڵاتانە و هاوپەیمانەکانیان لە ناوچەکەدا. حزبی دموکراتی کوردستانی ئێران لە 34 ساڵەی تووری ڕێبەری شەهید دکتۆر قاسملو و هاوڕێ عەبدوڵڵا قادری ئازادە سلااو بۆ گیانی پاکیان دەنێرە و لەگەڵ گیانی ئەوان و سەرجەم شەهیدان و قوربانیانی ترۆر و سەرکوتە کۆماری ئیسلامیدا بەتایبەت شەهیدانی شۆڕشی ژیان ئازادی پەیمان نۆی دەکاتەوە کە تا کۆتایی هێنان بە تەمەنی ئەم ڕێژیمە و هێنانە سەرکاری ڕێژیمێکی دموکراتیک لە ئێران لێبراوانە لە خەبات بەردەوامە. ئەولەویەتی حزبی ئێمە لە هەلومەرجی ئێستادا تەرخانکردنی زۆرترین تەواناکانی خۆی بۆ پشتیوانی لە شۆڕشی نوێی لە کۆمەلگای ئێران و کۆمەلگای کوردستان و سەرانسەری ئێرانە و ئەستوگرتنی ئەم ئەرکە قورسە و هەر لەو کاتە پیرۆزەدا لێمان دەخوازێت هەوڵەکانمان هەرچ زیاتر لە پێناو پێکهێنانی یەکگرتووی و هاوکاری هێز و ڕێکخراوەکانی کوردستان و تێکۆشان بۆ بە ئامانجی پێکهێنانی بەدیلێکی دموکراتیک و برانەتەوە بۆ قۆناغی دوای کۆماری ئیسلامی چرتر دەکەینەوە. حزبی دموکراتی کوردستانی ئێران ناوەندی بڕێوەبەری 15 جوولای 2023. زۆر سپاس. زۆر سپاس بۆ کاکگەر. ئێساش پەیامی مرکز اجرایی حزب دموکرات کردستان ایران به مناسبت 34مین سالروز ترور دکتر قاسملو و یارانش به زبان فارسی از طرف کاک سعید تهرانی. پیام مرکز اجرایی حزب دموکرات کردستان ایران به مناسبت 34مین سالروز ترور دکتر قاسملو و یارانش. بیش از 3 دهه است که تیر ماه هر سال برای حزب دموکرات کردستان ایران و ملت کرد یادآور واقعه تلخ و جانگداز است. روز 22 تیر ماه 1368
دکتر عبدالرحمن قاسملو دبیر حزب دموکرات کردستان و رفیق عبدالله قادری آذر نماینده حزب در خارج از کشور توسط فرستادگان رژیم تروریستی جمهوری اسلامی ایران در شهر وین پایتخت اتریش به شهادت رسیدند. امسال در شرایطی ویژه از این ترور یاد کرده و شخصیت، باورها، اندیشه ها و نقطه نظرات دکتر قاسملو دبیر کل حزب دموکرات و رهبر برجسته مبارزه ملی و انقلابی مردم کردستان ایران را گرامی می‌داریم. اواخر شهریور ماه سال گذشته پس از آنکه گشت به اصطلاح ارشاد رژیم آخوندی در تهران ژینا امینی دختر جوان کرد اهل سقز را به قتل رساند، جامعه ایران وارد مرحله جدید و بی سابقه از رویی و قیام علیه رژیم حاکم بر کشور شد. قتل ژینا که ادامه دهها صدها جنایت از این دست توسط نهادهای سرکوب وابسته به رژیم بود، به جرقه شروع تظاهرات و قیام مردمی در سقز و دیگر شهرهای کردستان مبدل شد. این قیام که با شعار زن، زندگی، آزادی آغاز شد، به سرعت تهران و بیشتر استانها و مناطق کشور را فرا گرفت. کثرت و فزونی شهرها و استانهایی که به عرصه قیام تبدیل شدند، تداوم چندین ماهه این قیام، شرکت گسترده و فراگیر اقصار و طبقات مردم و شعار صریح آنها مبنی بر سرنگونی رژیم، پیشاهنگی و حضور زنان در صف مقدم تظاهرات و شجاعت آنها در برداشتن حجاب اجباری بخشی از مظاهری بود که موجب شدند این قیام سراسری تحت عنوان انقلاب سراسری یا همان انقلاب ژینا شناخته شود. انقلاب ژینا بیشترین ترس و هراس از سرنگونی را در دل سران رژیم جمهوری اسلامی افکند. به همین دلیل جامعه و شهرهای کردستان ایران که کانون خیزش و یکی از مراکز اصلی تداوم این انقلاب بودند، با یورش و درندخویی نیروهای سرکوبگر این رژیم مواجه گشتند. سرآغاز این یورش حملات موشکی و بهبادی به مقرات و اردوگاه‌های خانواده‌های وابسته به احزاب و سازمان‌های سیاسی کردستان ایران در عمق خاک اقلیم کردستان بود. از آنجا که کردستان کماکان سنگری تسخیر ناپذیر است، جنبش ملی و انقلابی و مردم مبارز آن همچنان پابرجا و استوار و خار چشم جمهوری اسلامی هستند. طی یک سال گذشته نام و اندیشه های دکتر قاسملو بیش از هر زمان دیگری در عرصه سیاسی کردستان و در بطن وقایع درخشیدند. به ندرت تظاهرات و قیام خیابانی و یا اجتماع توده های به پاخواسته مردم در کردستان وجود داشتند که در آن شعار قاسملو راحت ادامه دارد سرداده نشده و تکرار نشده باشد. گفته های این رهبر در رابطه با خواسته ها و مطالبات مردم کردستان و مشروعیت مبارزات و مقاومت آنها و نیز دیدگاه و نظرات ایشان در خصوص ماهیت دیکتاتوری، استبدادی، ضد مردمی بودن و انسان ستیزی رژیم جمهوری اسلامی محرک و راهنمای مردم خواسته برای ایجاد همبستگی و وحدت در صفوف خویش و مقاومت و ایستادگی آنان در مقابل دشمنان حقوق و آزادی‌شان بوده است. شناخت سیاسی عمیق، تجربه، دیدگاه‌ها و نقطه نظرات دکتر قاسملو در این مدت همچنین راهنما و یاری دهنده رهبری حزب دموکرات کردستان ایران در چگونگی تعامل با رویدادهای انقلاب ژینا و موضع گیری در مقابل آن بوده است. حزب دموکرات چه در رابطه با حمایت و راهنمایی مبارزه خلقمان در داخل کشور و چه در رابطه با دیالوگ و همکاری با اپوزیسیون ایرانی مقیم خارج از کشور، دیدگاه‌های صائب این رهبر با کفایت و شایسته خود را فراموش نکرده. و مبارزات خویش قرار داده است. در 34مین سال روز شهادت دکتر قاسملو نگاهی به نقش او و تأثیر این رهبر کبیر در تعیین و جهت‌دهی و پیشبرد مشی مبارزه و مقاومت مردم کردستان علیه رژیم جمهوری اسلامی می‌افکنیم. در عین حال برداشت و نقطه نظرات این رهبر در خصوص سیستم حکمرانی مناسب برای آینده ایران را مورد توجه قرار می‌دهیم. برداشتی که از واقعیت و بافت جغرافیایی ایران نشأت گرفته، با روح زمانه و خواسته و مطالبات انقلاب نوین ملت‌های تحت ستم این جغرافیا تطابق داشته و می‌تواند راهنمود و راهنما و یاری دهنده ما در تحقق آینده مطلوب برای ایران و کردستان باشد. کردستان پیشاهنگ مقابله با دیکتاتوری جمهوری اسلامی و نمونه بی‌نظیر شکیبایی در مقاومت و رد حاکمیت این رژیم آزادی ستیز بوده. ما در مخالفت و مقابله با رژیم خمینی اولین بودیم و معتقدیم که در آینده نیز تا به آخر با رژیم خمینی در تقابل خواهیم بود. حزب دموکرات کردستان ایران تحت رهبری دکتر قاسملو نقشی تعیین کننده در فریب نخوردن مردم کردستان با شعار ضد امپریالیستی این رژیم و تبلیغات دروغین خمینی مبنی بر برادری میان امت اسلامی ایران داشت.
بایکوت و عدم مشارکت اکثریت مردم کردستان در رفراندوم رأی دادن به جمهوری اسلامی اگر از سوی به مفهوم شنا کردن مردم این منطقه برخلاف جریان آب و تقبل هزینه‌های سنگین آن بود، اما از سوی دیگر عدم مشارکت مفتخرانه و سرافرازانه در روند حاکم گردانیدن یک نظام و حاکمیت ارتجاعی دیکتاتور و ضد بشری بر سرنوشت ملت‌های ایران بود. نظام و حکومتی که سیاه‌ترین و تلخ‌ترین دوران‌ها را بر جامعه ایران تحمل کرده است. هماوایی همصدایی که مردم ایران در روند انقلاب ژینا با مردم پاخواسته کردستان به نمایش گذارده و می‌گذارند به مفهوم تجلیل از این پایداری کردستان بر استقرار دموکراسی و تأمین حقوق ملت‌های تحت سبطان و دفاع آنان از برابری زن و مرد و مردود شمردن دیکتاتوری مذهبی از همان روز نخست بر سر کار آمدن رژیم آخوندهاست. تجلیل از حد فراست و هوشیاری سیاسی جنبش ملی و انقلابی مردم کردستان و هزینه سنگینی است که ملت کرد در ایران طی مدت 40 سال گذشته در مبارزه علیه این رژیم دیکتاتور متحمل شده است. ترور و از دست دادن رهبری بزرگ چون دکتر قاسملو بخشی از این هزینه و فداکاری بوده است. علیرغم آنکه مسئولان جمهوری اسلامی چنین وانمود می‌کنند که با اعدام، بازداشت، قتل و حاکم گردانیدن فضای سرکوب به انقلاب ژینا پایان دادند، اما خود نیز می‌دانند که این وضعیتی موقتی است و رژیمشان در انتظار انفجاری دوباره آتشفشان نارضایتی و خشم ملت‌های ایران است. مردم ایران با پیشاهنگی کردستان و به راه انداختن انقلاب زن، زندگی، آزادی قاطعیت خود را در عبور از این رژیم به اثبات رسانیدند. به همین جهت مسئله ساماندهی آلترناتیو جمهوری اسلامی کماکان یکی از مهمترین موضوعات انقلاب است. درسی که مردم کشورمان و نیز نیروهای سیاسی باید از رویدادهای تاریخ معاصر ایران گرفته باشد این است که نباید بار دیگر یک سیستم دیکتاتوری را جایگزین دیکتاتوری دیگر کنند. حزب دموکرات کردستان ایران به ویژه در جریان انقلاب ژینا در تشویق نیروها، جریانات و شخصیت‌های مبارز و آزادیخواه ایران جهت دیالوگ و همکاری با یکدیگر به منظور اتحاد و ائتلاف و تشکیل آلترناتیو جمهوری اسلامی غافل نبوده است. با این وجود آشکارا و قاطعانه اعلام داشته ایم که خواهان ائتلاف و پیمانی هستیم که ضمن مردود شمردن هر گونه نظام دیکتاتوری خواه اسلامی و خواه پادشاهی برای ایران آینده و کثیرالمله بودن ایران اعتراف نموده و حقوق ملی ملت‌ها را به رسمیت بشناسد. ما عمیقاً به صحت و صدق این گفته ضدیان دکتر عبدالرحمن قاسملو اعتقاد داریم که در فقدان یک رژیم دموکرات حقوق ملی خلق کرد و دیگر خلق‌های ایران تأمین نخواهد شد و بدون تأمین حقوق ملی خلق کرد و دیگر خلق‌های ایران هیچ رژیمی نمیتواند دموکراتیک باشد. ما اطمینان داریم که هیچ رژیمی در ایران رژیمی واقعاً خلقی، عادل و دموکراتیک نخواهد بود، چنانچه نتواند مسئله ملی را که یکی از معضلات سیاسی و اساسی کشور ماست حل نماید. در حالی در 34مین سالروز ترور دکتر قاسملو رفیق عبدالله قادری آذر یاد و نامشان را گرامی می‌داریم که متاسفانه پرونده ترور کماکان مسکوت مانده است. به دوستان‌های 34 سال قبل دولت وقت اتریش با جمهوری اسلامی بر سر پرونده ترور دکتر قاسملو راهگشا و مشوق این رژیم برای ترور مخالفانشان در اروپا و دیگر کشورها بوده. تاریخچه مناسبات کشورهای غربی با جمهوری اسلامی ایران مملو از این واقعیت است که هرگاه دادگاه‌ها و نهادهای سیاسی کشورهای غربی با جدیت و قاطعانه با اقدامات و توطئه‌های تروریستی این رژیم در خاک خود برخورد کرده‌اند، حکام تروریست ایران ناچار به تعلیق توطئه‌های خود شده‌اند. اما زمانی که غرب در تعامل با آن رژیم از خود نرمش نشان داده، جمهوری اسلامی به شیوهی گسترده‌تر و علنی در قلب کشورهای اروپایی اقدام به ترور آدمربایی نموده و یا در داخل ایران شهروندان اروپایی را به گروگان گرفته است. طی ماه‌های گذشته شاهد اعدام شماری از فعالان سیاسی ایران بوده‌ایم که رژیم تروریستی آنها را در خارج از مرزهای ایران ربوده است. کشورهای غربی نه تنها در قبال این جنایت واکنش و موضع درخوری اتخاذ نکردند، بلکه پس از توافق و تبانی با تهران شماری از دیپلمات تروریست‌های این رژیم را نیز که در دادگاه‌های خودشان به اتهام انجام اقدامات تروریستی محکوم شده بودند آزاد و روانه ایران کردند. خواستها و انتظارات ملت‌های ایران از دولت‌های غربی در مورد بایکوت این رژیم بر کسی پوشیده نیست. این انتظارات از طریق راهپیمایی، میتینگ‌های ده‌ها هزار نفری در پایتخت‌های کشورهای جهان
به اطلاع افکار عمومی کشورهای غربی رسیده است. حزب دموکرات کردستان ایران هر گونه توافق و تبانی کشورهای غربی با رژیم تروریستی جمهوری اسلامی با هدف چشم پوشی از اقدامات تروریستی و برنامه هسته‌ای آن و نیز نقض و سرکوب حقوق بشر را به شدت محکوم می‌کند. باج دادن به رژیمی که مشروعیت خود را از دست داده و با اعمال سرکوب همه جانبه سرنگونی خود را به تعبیه انداخته است، صرفاً خیانت به انقلاب سراسری آنها نیست، بلکه چشم پوشی از دخالت‌ها و تهدیدات این رژیم علیه کشورهای منطقه است. تجاهل در قبال همکاری جمهوری اسلامی با روسیه در جریان اشغال و کشتار مردم اوکراین، راه گشودن برای یاغیگری و میدان دادن به تروریسم دولتی و نادیده گرفتن موازین و ترتیبات بین المللی از سوی این رژیم است و البته چندی نخواهد پایید که دود این گونه سیاست ورزی ها به چشم خود این کشورها و همپیمانانشان در منطقه خواهد رفت. حزب دموکرات کردستان ایران در 34مین سالروز ترور رهبر شهید دکتر قاسملو و رفیق عبدالله قادری آذر به روان پاک آنها درود فرستاده و با روان پاک آنها و کلیه شهدا و قربانیان ترور و سرکوب جمهوری اسلامی به ویژه شهدای انقلاب زن، زندگی، آزادی تجدید عهد می نماید که تا پایان دادن به حیات این رژیم و به سر کار آوردن یک رژیم دموکراتیک در ایران قاطعانه به مبارزه ادامه خواهد داد. اولویت حزب ما در شرایط حاضر عبارت از اختصاص بیشترین توان و ظرفیت خود به حمایت از انقلاب نوین جامعه کردستان و سراسر ایران است. تقبل این وظیفه سنگین و در عین حال مقدس می طلبد که تلاش‌های خود را در راستای ایجاد همبستگی و همکاری نیروها و سازمان‌های کردستان و فعالیت جهت تشکیل یک جایگزین و بدیل دموکراتیک و معترف به کثیرالملت بودن ایران برای مرحله پس از جمهوری اسلامی وسعت دهیم. حزب دموکرات کردستان ایران، مرکز اجرایی. زور سپاس بۆ کاک سعید. قاسملو لە بەژنا قەندیل، لە باڵایە ئاگری، لە باوەڕا زاگرۆس، لە ورەیە شاهۆ دەڵەهۆ، لە هەیبەتە چلچەمە و ئاوێر، لە ڕێبازدا جیاڕەنگ ئاربابا بڵفەت، لە سیمایە چێلەشین تەرەغەسپی سەنگ، لە خۆشەویستیە هەموو نیشتیمانم بۆ قاسملو. بەڕێزان، ئێستاش بۆ درێژەدان بە خۆپێشاندانەکەمان بەڕێ دەکەوین بەرەو باڵوێزخانەی وڵاتی ئوتریش بۆەوەی دەنگی ناڕەزایەتی خۆشمان بە باڵوێزخانەی وڵاتی ئوتریش بگەێنین. بەڵام پێشەوەی بڕۆین بۆ باڵوێزخانەی ئوتریش 34 ساڵ لەمەوبەر لە ژێر سێبەری جمهوری پەت و سێدارەدا ڕێبەری شەهیدمان خەڵتانی خوێن کرا. بۆیە لەگەڵ من شوعارەکانتان بڵێنەوە، دروشمەکانتان بڵێنەوە تا دار و پەردوو تەنانەت بتۆنی ئەو هێلانە جاسوسیەش بزانێت کە ڕێبازی قاسملو تا سەرکەوتن تا گەیشتن بە ئامانجەکانی قاسملو هەر زیندوویە. قاسملو ڕێگا درێژەی هەیە. قاسملو فێرت کردین، قاسملو فێرت کردین، ڕێی شەهیدان بپێوین، لە تێکۆشان نەوەستین، ئازادی وەدی بێنین. قاسملو بە خوێنی سوورت نووسید، تێکۆشان تا سەرکەوتن. قاسملو بە خوێنی سوورت نووسید تا سەرکەوتن نەوەستن. شەهید دکتۆر قاسملو، شەهید دکتۆر قاسملو ڕێگا درێژەی هەیە. قاسملو ڕێبەری زانە و ژیرمان دەرسە بە نرخەکانە.
قد ناسنەوە لە بیرمان هەزار سڵاو لە گیانت هەزار سڵاو لە گیانت سەرداری دموکراسی بە هەوڵ و تێکۆشانت کوردت بە دنیا ناسی خوێنی سووری خاسملو خوێنی سووری خاسملو مەشغەڵی تێکۆشانە بیر و بڕوای خاسملو دەرسی خەبات و ژیانە تیرۆر جەنایەت کوشتار تیرۆر جەنایەت کوشتار پیشەی ترسەنۆکانە تیرۆر جەنایەت کوشتار پیشەی ترسەوەی گەلمانە هەتا کوردێک بمێنێ هەتا کوردێک بمێنێ قاسملو هەردەمێنێ هەتا کوردێک بمێنێ قاسملو هەردەمێنێ جمهوریە ئیسلامی تروریست تروریست جمهوریە ئیسلامی تروریست تروریست Marks the 34th anniversary of the assassinations of Dr. Abdulrahman Qasımlu, a distinguished leader of the Kurdish nation and former General Secretary of the Democratic Party of Iranian Kurdistan, and his aide Abdullah Qadri Azad, the PDKI's representative in Europe. On that fateful day in 1989, negotiations between the PDKI and Iran were underway in Vienna, Austria, at the initiative of the Iranian government. Dr. Qasımlu and Kurdish delegation approached the negotiating table in good faith, hoping that after years of conflict, the Iranian regime was generally seeking a peaceful solution to the Kurdish question. Tragically, the Iranian diplomats committed an act of assassination, ruthlessly murdered Dr. Qasımlu and other members of the Kurdish delegation. Unfortunately, instead of ensuring that the perpetrators of this heinous crime, which occurred right in the heart of Europe and within a democratic nation, face justice, the Austrian authorities facilitated their escape by escorting the terrorists to Vienna airport and allowing them to return to Iran. This failure to hold the perpetrators of the assassinations accountable represented deeply rooted and historic injustice that demands immediate attention and correction. The disturbing revelation that this failure occurred at the midst of commercial negotiations with the Iranian regime raises serious concern about the prioritizations of economic interests over the pursuit of justice and the protection of fundamental human rights. Economic interests must never overshadow an unwavering commitment to justice and the protection of fundamental human rights. Europe, known for its strong stance on the principle of democracy and human rights, must take the lead in demanding justice for the assassinations of Dr. Qasımlu and Abdullah Qadri Azad. It is incumbent upon European nations, in cooperation with the international organizations and bodies, to pursue all available avenues to bring the perpetrators and their accomplices to justice. By opening the case and pursuing justice, Europe and the international community, including the Austrian government, will send a strong message to the Iranian regime that acts of terror will not be forgotten and justice will prevail, and that those who seek to undermine peace and stability will be held accountable.
This commitment to justice will also honor the memory of Dr. Qasimlu and all those who have tragically fallen victim to such acts of violence by the Iranian regime over the past 4 decades. The assassinations of Dr. Qasimlu and Abdullah Qadri Azad is not an isolated incident, but part of a pattern of state-sponsored terrorism by the Iranian regime. Terrorism has been one of the main instruments of the Islamic Republic of Iran's statecraft since its establishment. Over the past 4 decades, countless dissidents and opposition figures have fallen victim to the Iranian regime's state-sponsored terrorism, both inside and outside Iran's borders. Among these acts of brutality, the assassinations of Dr. Sadiq Sharafkandi, Dr. Qasimlu's successor, and his aide in Berlin in 1992 stand as one of the few cases where the perpetrators were convicted for their crime. The German judiciary demonstrated its commitment to justice by holding the perpetrators accountable for the terrorist act in Berlin, and it's rightly held the top leaders of the Islamic Republic of Iran, the Islamic Revolutionary Guard Corps, and the regime's intelligence services responsible for this heinous act. This case provides compelling and indisputable evidence that the Islamic Republic of Iran is actively engaged in carrying out acts of terror while simultaneously sponsoring terrorism within and beyond its borders. The steadfast determination and unwavering commitment of the German judiciary to uphold the principle of justice in the case of the assassinations of Dr. Sadiq Sharafkandi should serve an inspiring example to the international community, including the current Austrian government. Dr. Qasimlu was a visionary leader who dedicated his life to ideals of freedom, democracy, gender equality, and the inherent human dignity of the Kurdish people and other oppressed nations. Having spent decades in Europe, he was deeply influenced by the Western politics, culture, and always prioritizing dialogue and peace as the means to build a better world. The Iranian regime's assassination of Dr. Qasimlu at the negotiating table exposed its true nature, a violent and oppressive force that undermines the principle of peace and democracy. Although more than 3 decades have passed by since Dr. Qasimlu's tragic assassination, his legacy endures. Today, millions of Kurds, including our party, remain steadfastly committed to his ideals and are determined to carry on his struggle for justice, freedom, and the right of oppressed nations. Dr. Qasimlu's memory serves as a beacon to guide us forward towards a future where his visions of equality, dignity, and peaceful coexistence prevails. Democratic Party of Iran, International Relations Office. سلااو ڕێز و حرمەت بۆ گلایەک منیش بەنەوەی خۆمە و 34 ساڵیادی ترۆری دکتۆر عەبدوڕەحمان قاسیملو و هاوڕێکانی لەلایەن خۆمە بە ڕژیمی سێدارە محکوم دەکەم و پەخشانێکم پێشکەشی هەموو شەهیدانی ئەوڕێدا. 34 ساڵە برینی بەسوو لەسەر دڵی مێژووم، چۆڕەی خوێنی دێ و وڵاتم هێشتا لە کۆستی پڕهەیبەتی پاتەبوونەوەی قەدری پلان چاوی نەکردووەتەوە. جارێکی تر فێڵ و پلان بۆ سەرداران درێژەی کرا. قازی هاواری بەرزە ئەم جارە قاسملۆ پێکرا. هاوار جارێکی تر هێشتمان دەستی دزمان بچێتە نێو گیفانەوە. ئەو جار قاسملۆ پێکرا. قاسملۆ هەیبەتێک لە ویقار، سامێک لە سەنگینی، لە ڕەنگی مێژوو، لە چەشنی کورد، لە ڕەنگاڵەی بۆنی سروشتی فرە ڕەنگی نیشتمان، لە گەرمی گۆڕی هەتاو، لە بۆن و بەرامی مێخەکی بەرڕۆکی سالار کیژی کوردستان. ئەو لە دوایین وەسیەتی سمکۆ چاوی پشکۆ. قازی مامۆستای بوو. قاسملۆ باڵوێزێکی خۆزگەی کورد بوو، بە ئەسپایی خوێنی بە زریاز ناسان. قاسملۆ خوێنی بە زریا زانستی سپارد بوو، هەڵوەدای لە باوشکردنی خوەر بوو تا ڕۆناکی بکاتە میێوانی نیشتمان.
ڕۆڵە غەیرە و مەرگ و نەمان چۆبوونەوە پێشوازی نەکەی قاسملۆ نەکەی سمکۆ دەڵێ قازی دەڵێ نەکەی ئاخر ئەوان تەنیا بخوێن نەنکبەت بە ترس بە ستەم دڵیان ئارام دەگرێ ئەوان غەیرەتی سمکۆ ترساندبوویان ئەوان لە نەرمونیانی پێشەوە تووڕەن ئەوان لە تۆ لە مەزنی تۆ لە پێشمەرگە لە نیشتمان لە دایکی وەرە بەرزی بە ئیمان زراویان چووە ئەوان لە پێشوازی تۆدا مەرگیان چاندووە نەکەی نەچی تۆ بەرەی ڕەنجی هەزار ساڵەی مێژووی نەکەی زامەکانمان هێشتا قەتمانی نەگرتووە تۆ جێی سووتووی تۆ بە هەزاران دەرد و ئازار و خۆزگە هێشتا زیندووی سپاس. زۆر سپاس بۆ خاتووکە جوان. من لە ماوەی لەگەڵ هاژە و خوڕەی ڕووبارە لەگەڵ نمەی تافگەوە و هەڵدێرە لەگەڵ شێباری سەرکی کوردستانە لەگەڵ بیستنی دەنگی پێشمەرگەدا هەردێتەوە قاسملوو لە ڕێبازدا دەریا لە ئەندێشەدا قوڵی زەریا لە بەرزیدا خۆر لە خۆشەویستیدا بێهاوتا لە دێمۆکرات بووندا مەزنترین مامۆستا. بەڕێزان ئێستاش داوا لە کاک جەمشید خوسرەوی حزب و لایەنە سیاسیەکان فدراسیۆنی کۆمەڵە کوردستانیەکان زۆر سپاس بۆ ئێوە کە لەو ڕۆژە بەشدار بووینە و هاتینە لە ڕۆژی شەهیدبوونی ڕێبەری مەزن و گەورەمان دکتۆر قاسملوو بۆ مەحکومکردنی جمهوری پەت و سێدارە کە حازر بوونەوە و زامەت کیشانە هاتینە سەیرە. زۆر سپاسان دەکەین و گەلی سپاس بۆ هاتنتان و هەروەها هیوادارم بتوانین هەمیشە ملەتەکەمان و خەڵکەکەمان پشت و پشتیوانی یەکتر بین. دوارە سپاسی هەموو لایەکتانەکەم. زۆر سپاسان.